بەڵام بەڕێزان دیارە هەر سەبارەت بە بەڕێوەچوونی چواردەمین کۆنگرەی پارتی دیموکراتی کوردستان دیارە ئەم جارە کۆنگرە جیاوازتر بەڕێوەچوو لە شاری دهۆک وەک بەشێک لە هاوڵاتیانی شاری دهۆکی ژاماژیان بۆەوە کرد کە ئەم چەند ڕۆژە دهۆک جیاوازتر خۆی نیشان دەدات و کۆمەڵی گۆڕانکاری ڕووی داوە و من گفتوگۆی زیاتر دەکەم لەو بارەیەوە لەگەڵ بەڕێز مەکی ئامێدی چاودێری سیاسی ڕاستەوخۆ لە بەرلینەوە لەگەڵماندا سپاس بۆ ئامادەبوونیەوە لە پانۆرەمای هەواڵەکانی نارتیدا کاکەمەکەی دەبێ بزانم کە ئەوەی باسی لەو دەکرێت کۆنگرەی چواردەیەمی پارتی دیموکراتی کوردستان کە لە شاری دهۆک بەڕێوەچوو دەوترێت دهۆک ئەم جارە زۆر جیاوازتر بینرا فەرمانگە حەزبی و حکومیەکان هەمووی خرانە خزمەتی کۆنگرەی چواردەیەمەوە دهۆک بە شێوازێکی جیاواز مامەڵەی لەگەڵدا دەکرا لە ڕاستیدا دهۆک بەم شێوازەیە یاخود تەنها لە پێناو کۆنگرەی چواردەیەمدا بەم شێوازە نیشان درراوە. سڵاوڕێز زۆر سپاس بۆ ئێوەی بەڕێز ئەوەی ڕاستی بێ کە پارتی ئەم جارە کۆنگرەکەی لە دهۆک بەستی هۆیەکانیش ئەوەنە کە ناڕازیەیەکی زۆر گەورە لە بەهدینان هەیە دژی پارتی دیموکراتی کوردستان و ئەگەر سەی دەکەین لەم چەند ساڵی ئەخێردا دەهان خۆپێشاردان دروست وە دژی پارتی و دەهان چالاکوانش گیراون و ڕۆژنامەنووسان گیراون کە دژی سیاسەتی پارتی بوونە. ئاخرین هەڵبژاردن کە کرا پارتی لە سەر 130,000 دەنگی کەم کرد لە بەهدینان، یعنی پارتی بەهدینانی بە دڵی خۆی دەبینی، بەڵام بۆی دەرچوو کە بەهدینان وشیار بووە، بەهدینان ئیتر لەمە دووەوە ئەو خەڵکە نییە کە ڕازی بێ بە هەموو چەوتەکان و هەڵەکانی پارتی. دەبینین ناڕازەیەکی زۆر هەیە، هێزی تر هەیە لە بەهدینان کە کاندیدەکانیان یەکەمین دەنگ دێنن بوو نمونە یەکگرتووی ئیسلامی کە کاندیدەکان بوو کەسی یەکەم لە بەدەستهێنانی دەنگ لەسەر ئاستی عێراق هەمووی. دەبینینەوەی نوێ یەکێتی ئەمانە هەمویان کورسیان هێنا لە بەهدینان، ئەوەش دەگەڕێتە ئەوەی کە خەڵکی بەهدینان ئیتر لە مەودووە ئەوە نییە کە پارتی حسابی بوو دەکات. باشە بەڕێوەچوونی چواردەمین کۆنگرەی پارتی دیموکراتی کوردستان لە بەهدینان و لە دهۆک چ شتێ لەو ناوچانە دەگۆڕێت؟ هیچ شتێک ناگۆڕێ بەڕێی من. خەڵک ئەگەر سەیری سوسیال میدیا بکەین خەڵک ئەمان نزیکەی هەفتەیەکە زۆر تووڕەیە، زۆر دڵتەنگ بووە بەو ئیجراعاتانەی کە پارتی وەرگرتووە لە بەهدینان. یعنی من ئەگەر پارتی بەهدینان بە قەڵای خۆی ببینێ پێویست ناکە ئەو هەموو حیمایە ئەو هەموو لەشکرە و هێزی لەشکری زێرەبانی و سوپای بارزان و دۆشکە و مدەڕعە و دەبابە و نازانم چی هەمووی بیبەتە دهۆک. ئەوە دلیلی ئەوەندەیە کە پارتی لە خەڵکی بەهدینان دەترسێ. ئەگەر ترسی نەبە، ئەگەر بە دڵی خۆی و قەڵای خۆی ببینێ بوو ئەو هەموو هێزە دەباتە دهۆک و ئەو هەموو جادە دەگرێ و شاخەکانیان گرتووە و یعنی من تێناگەم ئەو ترسە لە چیدایە. ئەگەر پارتی لە خەڵکی بەهدینان نەترسا بە ئەم هێزەی نەدەبرد. من دەڵێ مەبالغەیان کردووە لە نیشاندانی هێز کە ئێمە بەهێزین لێرە، کە ئێمە قووەتمان هەیە، هەر کەسێک بەرامبەرمان بوەستێ بەهێز و بە قووەت ئێمە معاملەی لەگەڵ دەکەین. خاڵی تر ئەوی زۆر گرنگ بوو من کە دەستگایەکی وەک زانکۆی دهۆک دەستگایەکی مەدەنیە سەر بە وەزارەتی پەروەردەیە بەداخەوە بەکاری دێن وەک بەقەڕێکی حزبی، وەک بارەگایەکی حزبی و کۆنگرە لەوێ ئەبەستن. حزبەکانی هەموو جیهان دەبینین کە کۆنگرە دەبەستن، یان ئەچن ساڵونێک بۆ خۆیان بەکرێ دەگرن، یان ئەچن شوێنی خۆیان هەیە کۆنگرەی لێ ئەبەستن. بەڵام پارتی دیموکراتی کوردستان چوە لە ناو زانکۆی دهۆک ئەم کۆنگرەی بەستووە. ئەمەش خۆی لە خۆیدا پێشێرکردنی هەموو یاساکانی کە هەیە لە کوردستان و لە عێراق و لە هەموو دنیا، یعنی بۆ نییە وەک حزبێک بچە ناو زانکۆ ناو حرەمی زانکۆ و کۆنگرەی حزبی ببەستی. ئەمە من بەڕێی من ئەوە پێشێرکاریە و ئەوە هەڵەیەکی زۆر گەورەیە کە کراوە. بەڵام بەداخەوە خۆمان دەزانین دەسەڵات بەدەست پارتیە، حکومەت بەدەست پارتیە، سەرۆکی هەرێم بەدەست پارتیە، ئیتر بە کەیفی خۆیان هەر شتێکیان ویست بێ دەیکەن و ئەیکەن. باشە کاکە مەکی دیارەوەی کە وەک بەڕێز ئاماژە پێکرد لە هەڵبژاردنەکانی ئەم جارەدا یاخود پێشتردا لە ماوەی ڕابردوودا
پارتی دیموکراتی کوردستان 130,000 دەنگ کەمی کرد لە سنووری بادیناندا کەواتە ئەنجامدانی کۆنگرە لە بادینان بە تایبەت لە نێو دهۆکدا چ گۆڕانکاریەک لە سەوتەکان یاخود دەنگەکانی پارتی دیموکراتی کوردستاندا دروست دەکات؟ من دەڵێم سیاسەتی پارتی و ڕفتاری پارتی لە کوردستان و لە بادینان وەک جارانە هیچ گۆڕانکاریکی سەر نەکەوتووە. دەبینین خەڵک بێموچە، دەبینین بێ خزمەت گوزاریە و بەستنی کۆنگرە بەعکسەوە خەڵک ئیزعاج بووە، خەڵک ناڕەحەت بووە، هیچ تاسیرێکی ئیجابی لەسەر دەنگدەران ناوێ، بەڵکو خەڵک زیاتر لە پارتی دوور دەکەوێت، خەڵک زیاتر لە پارتی تۆرە دەبێت. ئەو مەسرەفە ئەو پارەیە کە سەرفی دەکەن شەوان هەموو هوتێلەکان گیراون، مەطعەمەکان گیراون، ئەم هەموو مەسرەفەکە کراوە ئەو پارەیە دانتوانی دەهان قوتابخانە لە بادینان دروستکەن، بەڵام ئەچن بۆ کنگرەیەکی حزبی کە مسبقەن هەمومان نەتایجەکانی دەزانین کێنە و چییە و چۆنیە. بینیمان ئەمڕۆ ئەم کۆمیدیایە لە دهۆک ڕوویدا کە بەبێ دەنگدان بەبێ هیچ شتێک کەسێک بوو سەرروک و جێگیری بخۆی دانا، جێگەرەکەشی جێگرێکی تری بخۆی دانا و ئیتر ئەمە ڕاستیە بە نە کۆنگرەیە بەلچکو ئەمە بەیعەیەکە بە چەند کەسێکیان دانا و دوورە لە هەموو عرفی حزبی و کۆنگرەی کە ئەبەستێ لە هەموو جیهانە. ئەمان بینی ئەمڕۆ لە دهۆک یعنی وەکوتم بیرمان دەخاتەوە کە کاتی خۆی لە سەدام حوسێن مؤتەمەری حزبی دەکرد یان هەڵبژاردنی لە عێراق دەکرد، بەیعە بوو، بەیعە یعنی ئان هاتن پێیان عیب بوو دەنگدان بکەن و دەنگ بدەن، ئەوەت بەیعە یعنی ئێمە بەیعە بە توا دێنێت و سەرۆکی. یعنی چۆن ئەگەر لە بیرتان بێ ئەبوو بەکر بەغدادی سەرۆکی داعش کە بەیعەی دەویست، ئەیوت هەر شوێنێک ئەگەر بەیعە بە من بدە کەواتە لەگەڵ ئێمەنە. ئەمەی ئەمڕۆژ بوو بەیعە بوو مەسعود بارزانی، یعنی هیچ دەنگدانێک نەبوو. ئەوە پێچەوانەی پەیڕە و پرۆگرامی پارتیە کە نووسیانە، هەرچەند ئەوان پەیڕە و پرۆگرام بەس بە نووسینە، کەس ناخوێنێ، کەس ئاگایشی لێ نییە و کەس پێگیریش پێ ناکە. چون مەسعود بارزانیان دانات و بە چەپڵە و ینی دەنگدانەکە بە چەپڵە بوو، وەک کوریای باکوورمان دێتە پێشچاو، وەک دەنگدانەکەی کۆنفرانسەکانی یان کۆنگرەکانی حزبی باسی سەدام حوسێنێتە پێشچاومان. یعنی بەڕاستیەوە ئەوە کۆمیدیایەک بوو پێشانی خەڵکیاندا و دیار بوو کە هیچ بنەمای دیموکراسی یان کۆنگرەی حزبی پێوە نەبوو، هیچ شتێکی پێوە نەبوو، بەعکسەوە بەڵکو ئەوە وێنەیەکی زۆر ناشرینی نادیموکراتی پێشانی خەڵکیاندا. بەڵام کاکمەکێ میشە باس لەوە دەکرێت ئەنجامدانی کۆنگرە لە پێناو نوێبوونەوەی ئەو حزبەدا و گۆڕانکاریدا ئەگەر هەر حزبێک کۆنگرە ئەنجام بدات، پێتان وایە ئەم کۆنگرەی کە بەڕێوە چوو هیچ نوێبوونەوەیکی تێدا بەدی ناکرێت؟ هیچ گۆڕانکارێکی تێدانی؟ هەندێک دەڵێن کە گۆڕانکاری ئەوە کراوە سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان دوو جێگری هەیە ئێستا. یعنی با من پێ بڵێم ناکوکیەکانی ناو بنەماڵی مەسعود بارزانی ئەوەندە گەورن کە هەموو کەسێک دەیزانێ و دەیبینێ. یعنی ئەم کۆنگرە کە بەسرا لە دهۆک هەدەفی سەرەکی ئەوە بوو کە دەستی باڵای کوڕەکانی مەسعود بارزانی لەسەر جومگەی حزب بە هەمویانەوە زاڵ بێ، دەستیان لەسەر مەکتەبی سیاسی و سەرکرداتی زاڵ بێت، چونکە پێش ئێستا کۆنگرەی 2010 کە کرا بەشێکی زۆری نزیکی نێچیروان بارزانی بوون، ئیتر وەردە ئەم بەشێک کە نزیکی نێچیروان بارزانی هەمویان لادران و هەمویان دوورخڕانەوە، مەجموعەیەکیش پیر بوون، نەخۆش بوون، هەمویان لابران. بەڵام کە دەبینین ئەو سەدا چلی کە پێ ئەڵێن سەدا چل ئێمە گۆڕانکاری دەکەین لە ئەندامانی سەرکرداتی و مەکتەب سیاسی، هەر هەمویان خەڵی مەسرور بارزانینە و زۆر بەشیان لە پاراستنیشان کردووە، کەواتە دەبیتە حزبێکی پۆلیسی وەک بەدەکی پۆلیسی شۆن هەمانە ئێستا ڕۆژنامەنووس و چارەکوانەکان دەگرن و بەبێ بریاری محکەمە سەرۆکی حکومەت بریاری حکومی داوتی ئەوانە هەمویان تێرۆریستن بەبێ ئەوەی کە محکەمە بکرێ. ئێستاش هەمان شتە خەتی پاراستن زاڵ بووە لەسەر کۆنگرە، ئەوانەی لەگەڵ پاراستنیشان کردووە هەمویان دەبنە ئەندامی مەکتەب سیاسی و سەرکرداتی و بالی تری کە پێڵێن بالی نێچیروان بارزانی دەورێکی ئەوتوی نابێ. نێچیروان بارزانی لەم کۆنگرەدا مەمنوع بوو کە جێگیری سەرۆکیان پێدا و بەبێ دەنگدان، چونکە ئەگەر دەنگدان کرابە من زانیاری مایە کە نێچیر دەنگێکی ئەوتوی نەدەبرد و بۆیە ئەتیفاقیان کردووە کە بەبێ دەنگدان. بەڵێ کاتە کاک مەکی دەمێ بزانم کە ئەوەی باسی لێوە دەکرێت
هاوجێگری بەمانای چی لەم کۆنگرێدا بەڕای ئێوە؟ يعني دو جێگر ما بەست لێرە ئەگەر بەڵێ يعني دو جێگر ئەسای چونە يعني بمانەوێ نەمانەوێ ئێستا بەڵام پێتان وایە هاوجێگری دروستە بۆ پارتی دیموکراتی کوردستان چونکە لە ڕابردوودا بۆ نمونە یەکێتی نیشتیمانی کوردستان سیستمی هاوسەرۆکیان هەڵبژارد بەڵام بۆی کە ئاشکرایە سیستمی هاوسەرۆکایەتی تا سەر نەبوو واتە سەرکەوتنی بەدەست نهێنا پێتان وایە بۆ هاوجێگری بۆ پارتی دیموکراتی کوردستان سەرکەوتوو دەبێت؟ ئەمەی پارتیش من لە من وەرگە سەری ناگرێت چونکە هەر پێش ئەوەی کە مەسرور هاوجێگر بێ دەستی لە ناو حزب زیاتر بوو لە جێگەرەکە کە نێچیروان بارزانیە یعنی لقەکانی پارتی ئورگانەکانی پارتی کە هەن بە قسەی مەسرور دەکەن نەک بە قسەی جێگری سەرۆکی حزب دەکەن کە نێچیروان بارزانی بوو ئێستا کە دەبیتە هاوجێگر لە من وەرگرە زیاتر تەداخل دەکە و حزبەکە زیاتر بەلای خۆیدا ڕادەکێشێ ئێستا زۆر کەوادری پارتی ناوێرن ڕسمێکی نێچیروان بڵاوکەنەوە لە ترسان یعنی هەیە بڵاوی کردوتەوە شویان بانگیان کردەوە ڕسمە چێ بڵاوەکەیەوە ڕسمی نێچیروان بارزانی یعنی گەیشتوتە لووتکەی يعني صراع بيني نێچیروان بارزانی کوڕەکانی مەسعود بارزانی من لێرە حەزەکەم شتێکی ترش بڵێم يعني نەک بەرامبەر نێچیروان بارزانی وەزعی براکانی مەسعودی شەمان شتە يعني کوڕەکانی مەسعود بارزانی نەک نێچیروان بارزانی و براکانی نێچیریان لاداوە بەڵکو مامەکانیشان ناداوە بۆ نمونە ئەگەر سەیریکەین ئەمڕۆ برای مەسعود بارزانی نیهاد بارزانی بووی نەبوو بێتە کۆنگرە قبولیان نەکرد ئەوەی لە کۆنگرە دەور دەبێنێ ئێستا کە لە براکانی مەسعود بارزانیە تەنانەت سیداد بارزانیە ئەوانی تر هیچ ڕۆلێکیان نییە سیدادش هەموومان دەزانین لەناو عایلەدا کەسی نزیکی وەک خزمەتکارێک پێشان دەدرێت لەگەڵ مەسعود بارزانی هیچی تر نە بۆیە ڕێگام بەو داوە کە ئەو بمێنێتە ناو مەکتەبی سیاسی ئەگینا کوڕەکانی مەسعود بارزانی ڕێگا بە برا مامەکانیشی نادەن نەبەست نێچیروان بارزانی سەیریکە نێچیروان بارزانی براکانی لەکوێنە یەک برای لەوێ بە ئەویش ڕەوان بوو ئەمڕۆ ئەویش خۆی کاندید دەکەم دیار نییە دەرەچەیان ناوی لە ناو لیستەکەی مەسعود بارزانیدا یان نە کەس نازانێ ینی خلافەکان ئەوەندە قۆڵن ئەوەندە گەورن یعنی کە هاوجێگر من لە من وەرگرە هاوجێگر بەردەوام نابێ و جێگیری یەکەم هیچ ڕۆلی نامێنێ و هیچ پێی ناکرێ لە مەودووە ئەوەی پێی دەکرێ مەسرور بارزانی لە ناو حەزب و براکانینە کەسی تر هیچ دەورێکی نییە لیستی ناوەکانیش دیارە من لە ماڵپەڕی خۆم چەندین ناوم بڵاو کردوتەوە نزیکەی 40 ناوم بڵاو کردوتەوە کە ئەوان دەبنە سەرکرداتی مەکتەب سیاسی هەر هەمویان هەڵبژاردەی مەسرور بارزانی بوون. باش کەواتە دەبێ بزانم ئەو سراعی کە باست لێوە کرد واتە ئەو ناکۆکی نێوان باڵەکانی پارتی دیموکراتی کوردستان باست لێوە کرد تا چەندێک کاریگەری دەبێت لە سیستمی حکومڕانی داواتە تا چەندێک ئەم سراع شۆڕ دەبێتەوە بۆ ئیدارەدان و حکومکردن لە هەرێمی کوردستاندا چونکە بۆ پێی کە بەشێکی زۆر لە جملە ئەساسیەکان لە دەستی پارتی دیموکراتی کوردستاندا لە هەرێمدا بەڕێزم ئەو سراع خوازانیە سراعەکە زۆر بوونە ئەگەر دەبینن سەرۆکی هەرێم لە کوردستان بوویتە سەرۆکێکی شەکلی هیچ شتێکی وای بەدەستەوە نییە یعنی ئەوەی کە نفوزی هەیە و حکم دەکەن لە کوردستان دوو کەسن سەرۆکی حکومەتە و سەرۆکی پارتی دیموکراتی کوردستانە کە مەسعود بارزانیە سەیری وەفدەکانی جیهانکە سەیری بەرپرسەکانی جیهانکە کە دێنە کوردستان ئەبێ مەسعود بارزانی ببینن ئەبێ بچن مەسرور بینن ئەخیری هەندێکیان نەچن نێچیروان بارزانی دەبین عین نێچیروان بارزانی تەواوەن پەراوێز کراوە لە سوڵتە و لە دەسەڵات و هیچی پێ ناکرێت من ئەو قەناعەتەمە ئێستا نێچیروان بارزانی ناتوانێت ئەندامێکی لقێکی پارتی بگۆڕە یان دابنێ هیچ بەدەستەوە نییە خۆشی دەزانێ عایلەکەشی دەزانێ کوڕەکانی مەسعودیش دەزانن و ئەوەی ئەم جارە شێشتیان نێچیروان بارزانی کە ببێتە جێگری سەرۆک هەر بوو مەسەلەی ئەوە کە بڵێن شتەکان نەچتە دەرەوە بەڵکو لە چەند ساڵێکی تر ئیتر بە تەواوی نێچیر سەری خۆی هەڵگرێ و بڕوە یعنی هاوسەرۆکی یەکێتی سەری نەگرت هاوجێگرە کەش سەری ناگرێ ئەوە سەداسەد تاکیدە یعنی نێچیروان هیچ دەسەڵاتێکی نەماوە لە کوردستان هەر چەندە نێچیروان ئینسان بۆ حەقش قسە بکە لەناو پارتی دیموکراتی کوردستان نێچیروان شعبیەتی زۆرترە لەناو پارتی وەک
کوڕەکانی مەسعودیان وەک مەسرور بارزانی چونکە نێچیروان بارزانی توزێ نەرمتر بووە لە سیاسەتکردن توزێ کراوەتر بوو بەڵام ئەوەی کە مەسرور دەکە حکومەتێکی پۆلیسی ئێستا دەبیتە حزبێکی پۆلیسیش یعنی ئەتۆ ئەو هەموو پاراستنە دەکەیە ئەندام مەکتەب سیاسی و سەرکرداتی چی لێ تەوەقع دەکەیت چی لێ دەبینی لە توندوتیژی زیاتر بەڵێ کاک مەکەی دیارە ئەمڕۆ لە وتارەکەی مەسعود بارزانی سەرۆکی پارتی دیموکراتی کوردستاندا بە شێوەیەک کە ئاشکرا بوو وەصفی ئیدریس بارزانی زۆر دەکرا لە وتارەکەیدا و ئەوەی کە ئێستا باسی لێوە دەکرێت بۆ پێی کە مەسعود بارزانی لە تەمەنی 76 ساڵیدا ئەوەی کە باسی لێوە دەکرێت لە نەمانی بارزانی باوکدا پێتان وایە دۆخی پارتی دیموکراتی کوردستان بەکوێ دەگات ململانەکان لە نێوان بارزانی کوڕ و هەروەها بارزانی ئامۆزادا چی لێ دێت و لەگەڵەوەدا ڕەوشی پارتی بەکوێ دەگات هەندێک باس لەوە دەکەن دەڵێن ڕەنگە هاوشێوەیەکێتی نیشتمانی کوردستانی لێبێت کە بە شێوازێکە لە ئێستادا هەر کەسە بۆ باڵی خۆی کار دەکات واتە پەرتەوازەیی دروست دەبێت لە نێو حزبەکەدا ئەمە بۆ پارتی دیموکراتی کوردستان دروستە؟ پارتی ئەم ئیشەی ئەم سێراعەیان ئەم جدابوونە یعنی ئەم جیاوازەیە ناوبینی نێچیر و مەسرور زۆر بەوردی مەسعود بارزانی لەگەڵ کوڕەکانی ئیشی لەسەر کردووە ئەوانە لێی بوونەتەوە ئەوانە هەموو هەنگاوەکانیان کردووە تەنانەت ماوە ئیعلام بکرێ وەکێکیتی نییە کە هاوسەرۆکەکە جیابوون ئیتر سەرکردایەتێکەش بوو کێشە و مشکلە نە ئەمانە هەموو شتێکیان حازر کردووە ئەوە لەم کۆنگرادا سەرکردایەتی مەکتەب سیاسی هەمووی دەبیتە باڵی مەسعود بارزانی و مەسرور بارزانی لە ناو ئۆرگانەکانی تری حزب لە خوارەوە ئیتر بەرپرسە دەق بێ یان ناوچە بێ یان پاراستن بێ یان دژە تێرۆر بێ هەر هەمووی ئەمە ئیشی بوو کراوە نزیکەی 5 ساڵە هەموو شتێکیان لە نێچیر وەرگرتووە هەموو شتێک ئێستا لەژێر کۆنتڕۆلی مەسعود بارزانی کوڕەکانی مەسعود بارزانیە یعنی لە مردنی مەسعود بارزانی هیچ کێشەیەکی ئەو تو نابێ تەنانەت بە ئاموزەکان دەڵێن خۆحافیزت بێتەوە و هەموو شتێکیان بەدەست کوڕەکانی مەسعود بارزانی ئەو حقیقەتەکە و نێچیروان بارزانیش ئەمەش باش دەزانێ پێم بڵێ یەک بەرپرسی حکومی ئێستا ما بێ کە نزیکی نێچیروان بارزانی بێ یەک بەرپرسی حزبی پێم بڵێ ئەگەر نزیکی نێچیروان بارزانی بێ خەڵک هەبووە دەنگی بردووە لە هەڵبژاردنەکە کە بچیت ببیدە ئەندامی کۆنگرا چوینە سەیری فێسبوکەکان کردووە بینیونە ڕسمی نێچیری زۆر بڵاو کردووە یەکسەر بانگیان کردووە کاوەتو ئەتو تەزویرت کردووە ئەتو دەنگت کردوە تاکۆ بچێت کۆنگرا بۆ نییە بۆ بچیت لایان بردووە کەسێکی خۆیان داناوە ئەو نمونانە زۆرن یعنی من پارتی ڕێک و پێکتر ئیشی کردووە یان بڵێ مەسعود و کوڕەکانی زۆر ڕێک و پێکتر ئیشان کردووە خۆیان ئامادە کردووە بۆ دوای مردنی مەسعود بارزانیش کە کوڕەکانی ئەو کێشان نەبێ بە عەکسەوە نێچیر هیچ ئیشێکی بۆ ئەو شتە لێ کردووە نێچیر فەشەلی هێناوە لە مەوزوعەدا ئەوانەی کە نزیکی نێچیر بوون هەمویان لێ دوورکەوتنەوە لە ترسان ئەوانەی کە نێچیر بەرز کردبوونەوە ئێستا سێ بەشیان پشتیان لە نێچیر کردووە دەزان نێچیر لاوازە یعنی من ئەڵێم ئەو کێشەیە کە لە ناوەیەکێتی دروست بوو لە ناو پارتی دروست نابێت چونکە پارتی ئامادەیی بوو کردووە خۆی بۆی حازر کردووە بەڕێزت دەڵێ پارتی ئامادەکاری بۆ کردووە ئەیکەواتە نێچیروان بارزانی لەسەر پارتی دیموکراتی کوردستان ژمار ناکرێ من ئەڵێم کە بە ئەڵێم پارتی یعنی پارتی ئێستا سەیری دەکەین کە شتەکان هەمووی بەدەست مەسعود و کوڕەکانێتی هیچی بەدەست نێچیرەوە نییە یعنی ئەگەر سەیری مەکتەب سیاسی بکەین یعنی بوو نمونە با من پێت بڵێم بابوو هەیە کە کوڕی مەسعود بارزانیە ئێستا دەسەڵاتی ئەو دوو بەقەدەر دەسەڵاتی نێچیروان بارزانیە لەناو حزبدا بێژگە لە دەسەڵاتی وەیسی کە دەبیتە بەرپرسی دژە تێرۆر بەرپرسی پاراستنیش ئەویش کوڕی مەسعودە ئەویش دەسەڵاتێکی یەکجار زۆری هەیە مەسرور بارزانی لەناو حکومەتە بەڵام نێچیر کێ هەیە پێم بڵێ یەک برای منسبێکی نییە یەک برای هەبوو ڕەوان ئەویش هێزێکی بچووکی هەبوو ئەو هێزەشیان لێ وەرگرتووە ئێستا و بەبێ هیچ وەزیفەیەکە کەسێکی نزیکی نێچیر نەماوە لە ناو پارتیدا بڵێن نێچیر احتیمادی لەسەر بکە سەیری بەرپرسی پاراستنی کۆم بکەین نەزات حالی کە نزیکی نێچیر بوو 4 ساڵە لە ماڵ دانیشتووە معاشش پێ نادەن
باش يعني ئەوانەی نزیک نێچیر هەر هەمویان یان زەڕەرمەند بوونە یان بەرەکان گۆڕی و هەر لە ئێستاوە لە نێچیرەوە بوو مەسرور. باش کەواتە پێتان وایە وەک بەڕێز دەڵێ ڕەنگە بەرەکان گۆڕی بێ لە نێچیروان بارزانانی و بۆ مەسرور بارزانانی کەواتە پێتان وایە نێچیروان بارزانانی ئەم دۆخە قبول دەکات وەک بەڕێزت باست لێوە کرد ئەم شکستە قبول دەکات؟ نێچیروان بارزانانی قبولی کردووە ئەگەر قبولی نەکردبە ئەمەی ئێستا کە دەبینین قبولی نەدەکرد بەڵام قبولی کردووە ئەمەی ئەمڕۆژ بوو زۆر مەمنوون بوو نێچیروان بارزانانی کەمەی ئەمڕۆ ئێستا کرا بەبێ دەنگدان کردیانە جێگر سوپاسدار بۆ ئەم کەسە یعنی هیچی پێ ناکرێ ئەو هێزەی نییە ئەگەر ئێمە تەرکیبەی عایلەی بارزانی سەیریکەی مەسعود بارزانی کوڕەکانی بەهێزترن مەسعود بارزانی براکانی لەگەڵ کوڕەکانی بەهێزترن لە نێچیر و براکانی نێچیر کوڕی ئیدریس بارزانیە بەڵام مەسعود بارزانی ماوە کوڕەکانی بەهێزن براکانی تا حەدێک لەگەڵینە ئەوەی لەگەڵی نییە نیهات نەبێت کە بینیان نەماوە ئێستا بەڵام تا حەدێک نزیکی مەسعودن بۆیە من دەڵێم نێچیر لە معادلەی سیاسی و حزبی کوردستاندا لە خاڵە هەرە لە ئاوازەکاندایە لە شوێن هەرە لە ئاوازەکاندایە ئەمەی ئەمڕۆژ کرا کە کردیانە جێگر من ئەڵێم ئەوە سەرکەوتنێک بوو نێچیر ئەوەیان پێدا یعنی ئەگەر دەنگدان کرابە من دڵنیا بووم کەمترین دەنگی دەهێنا لە مەسرور و لە ئەوانەی لە سیدات کەمتر دەنگی دەهێنا چونکە ئەوانەی هاتوونە کۆنگرە هەر هەمویان خەتی مەسرور و مەسعود بارزانینە لەوانە سەدا 15ی کە لە دڵدا لەگەڵ نێچیر پێ کەواتە لە دەستدانی پشتیوانەکانی نێچیروان بارزانی بۆچی دەگەڕێنەوە ئێوە وە لە قسەکانی بەڕێزدا باسی یاخود ئەوە دەردەکەوێت کە جێگریەکەمی پارتی دیموکراتی کوردستانیش مەسرور بارزانیە نەکو نێچیروان بارزانی وایە ئەزانی بۆ دەگەڕێتەوە ینی ئێمە بە سەیری تەمەنی یان وەزیفەی کوڕەکانی مەسعود بارزانی بکەین نێچیروان بارزانی هەر لە بیداتەوە لە سەرهەڵدانەوە یعنی لە نەوەتوێکەوە لەگەڵ مامی بوو لەناو حزبە لەناو حکومەتە لەناو هەموو شتەکانە کوڕەکانی مەسعود بارزانی بە تەمەن بچووک بوون یعنی کەسێکی وەک مەسرور بارزانی کە ئەبینی مەسرور بارزانی تا 2007 هەر کەس نەیدەناسی لە دەرەوە بوو دەیخوێت کوڕەکانی تریش وەیسی بە تەمەن بچووک بوو ئەوان هەمووی بچووک بوون بۆیە دەبینین لە 1970 تا 2007 هەموو نێچیر بوو یعنی ئەگەر کوڕەکانی مەسعود بارزانی بە تەمەن بانە و گەورە بانە زووتر وەختەکان بگەن 2007 مەسرور گەڕایەوە 2015 و 16 وەیسی دەستگای پاراسری وەرگن یعنی درنگ گەیشتنە ناو مەوزوعەکە دەتوانین بڵێن بە فعلی دەستیان بە پاکردنەوەی کەسانی نزیکی نێچی لە 2014 و 15 دەستی پێ کردووە لەم 6 ساڵە هەرچی هەیە کە نزیکی نێچیرە پاکرا و نەما و دوورخراوە یان پێیان وت وەرە وەلا بۆ ئێمە بێنە وەرە لەگەڵ ئێمە لە نێچیر دوورکەوە یعنی توانیان ئەرزیەک ئامادە بکەن شتێک ئامادە بکەن کە بەیانی ئەگەر مەسعود بارزانیش دەمێنێ ئەوان هەموو شتێکن هەموو شتێکیان بەدەستەوەیە بۆیە من دەڵێم ینی ڕاستە نێچیر دەوری هەبووە بەڵام دەوری هەبووە چکە کوڕەکانی مەسعود غایب بوون براکانی مەسعودیش ئەگەر ئێمە سەیرکەین نهادا کێشەکانی کۆمەڵاتی ئەوەندە زۆرە قەت ینی باش نەبوونە ناو پادی شتێ بکە سیهادە کەسێکە خەڵکی حەزی لە تەبیعەت و نێچیر و گوند و ئەمانە تاقەتی سیاسەتی نییە دڵشادە لە ئەڵمانیا بوو سیدادە یعنی بۆعدێکی سیاسی نییە کە بتوانێت کاری سیاسی بکە بۆیە ناچار بوو مەسعود بارزانی لەگەڵ نێچیرا بێ و نێچیر کەسێکی پراگماتیزیە کەسێکە توانای سیاست و دەربڕین و جوڵانەوەی سیاسی بەهێزترە لەناو پارتیدا وەک لە کوڕەکانی مەسعود بارزانی باش کاک مەکی دیارە وەک لە سەرەتای قسەکاندا ئاماژە پێکرد کە بۆ پێی کە چواردەمین کۆنگرەی پارتی دیموکراتی کوردستان لە دهۆک بەڕێوە چووە لەبەرەوەی کە بە نزیکەی 130,000 دەنگی لە سنووری بادیناندا کەم کردووە و هەروەها ئەوەی کە دەوترێت خۆڕەکردنی ئازادیەکانە بە تایبەت لە سنووری بادیناندا بۆ پێی کە تاوەکو ئێستا زیندانی کراوانی بادینان تاوەکو ئێستا چارەنووسیان بە شێوازێکە لە زینداندا ماونەتەوە و ئازادکردنیان زەحمەتە و ئەمە هۆکارەکەی بۆچی دەگەڕێتەوە لە سنووری بادیناندا بەم دۆخە ئازادیەکان قۆڕەخ کراوە و پێت وایە
قۆڕەخکردنی ئازادیەکان و سجنکردن و زیندانیکردنی دەنگە ئازادەکان لە نێو زینداندا لە سنووری بادیناندا تا چەندێک کاریگەری دەبێت لەسەر دەنگەکانی پارتی دیموکراتی کوردستان لە ئایندەدا بۆ هەڵبژاردنەکان. طبعا پارتی دیموکراتی کوردستان ئەگەر ئێمە سەیری مێژوویەکەی بکەین بە تایبەتی لە ساڵی 1991 تا 2003 دەهان تێرۆری سیاسی بووە لە بادینان. من سەدان سعات ڤیدیۆم هەر لە یوتیوب من باسی 130 کەسم کردووە کە وەک تێرۆر کراوە لە بادینان لە ساڵی 1991 تا 2003. يعني هەڵبەت کێ دەسەڵات هەبوو لە بادینان پارتی بوو. يعني بتەوێنێتەوە کەسێک کە دەسەڵاتی هەبێ لە شوێنێک و خەڵک تێرۆر بکرێ و ئەوانەی کە تێرۆر دەکەن دیار نەبن و نەدەران دادگا کەواتە ئەو دەسەڵاتە دەستی لەگەڵ هەیە. پارتی دوای 2003 و ڕۆخانی سەدام حوسێن سیاسەتەکەی گۆڕا دەستی کرد بە هەڕەشەکردن و لێدان و ئەشکەجەدان و گرتن. بەڵام لە 2015 و دواوە حرەکەیەکی جەماوەری زۆر گەورە دروست بوو لە بادینان. مەجموعەی گەنج هەستان و کۆمەڵە چالاکیان کرد و خوپێشاندانیان کرد ئەوەی زاخومان لەبەرچاو بێ، ئەوەی شێرازێمان لەبەرچاو بێ، ئەوانەی مامۆستایان لە دۆک لەبەرچاومان بێ کە خۆپێشاندانی جەماوەری زۆر گەورە بوون. پارتی لێرە ئەمەی پێ قبوڵ نەبوو، ئەمەی پێ حەزم نەبوو، هەوڵدا بە دەستگیرکردنی سەدان گەنجی دەڤەری بادینان. ئەوە بوو نزیکەی 70 کەسمانەوە و تا ئێستا بەشێکی زۆری لە زیندانن و حکم دراون. حکمەکانیش تاوانەکانیشیان بێ بنەمان، هیچ بنەمایەکی قانونیە. تەنانەت خەڵک هەستاوە داوای مافی خۆی کردووە، داوای موچەی خۆی کردووە، داوای خزمەت گوزاری کردووە. ئەوان هەستاون ئەم خەڵکیان گرتووە و ئێستش لە زیندانن. چالاکوان ڕۆژدەمان لەسەر شاشەکانی ئێوە دەهان راپۆرتان لەسەر بڵاوی کردووە. پێویست ناکەم لێرە باسکەم دەستان خۆش بێ. بەڵام من دەڵێم پارتی دیموکراتی کوردستان لە بادینان دەسەڵاتی کەم دەبێ، ڕۆژ بە ڕۆژ کەم دەبێ، ڕۆژ بە ڕۆژ کەم دەبێ و شیاری خەڵک ڕۆژ بە ڕۆژ زیاتر دەبێ. چونکە هەمان دەموچاون کە حکوم دەکەن دوێنێ ئەگەر نێچیر بێ ئەمڕۆ مەسرور بڕوە بابوو دێ ئیتر زنجیرەکە دەڕوا و بەبەردەوامی هەر خۆیانن و عینەن دەموچاون و عینەن بنەماڵە و عینەن عایلە و ڕۆژ بە ڕۆژ دەوڵەمەندتر لێ دێن. پاڵاوگایەکی نەوتیان کردەوە لە هەولێر کەی منسوور بارزانی بۆ ئەوە ئێستا دانەیەکتر لە خەلیکن لەسەر حدودی سووریا دەیکەنەوە هی کوڕێکی ترە. یعنی ئەمانە هەمووی خەڵک دەبینێ، خۆ خەڵک کوێر نییە، خەڵک خزمەت گوزاری نایبینێ. بەڵام تاواری 40 تاواقی 5 تاواقی دەبینێ کەی بەرپرسەکانی لەناو حزب و حکومەتدانە. ئەمانە هەمووی دەبنە ئەگەرێک کە خەڵک دەنگیان پێ نەدا، کە خەڵکیان لێیان دوورکەوێ. یعنی من دەڵێم ئەگەر هەڵبژاردنەیەکی ڕاستەقینە بکرێت لە بادینان پارتی کەمینەیە، پارتی کەمینەیە و نەک زۆرینەیە. ئەوەی ئێستش دەکە بە زەبری چەک و هێز دەکە. یعنی حزبێک خۆی بە دۆک بڵێ یان بادینان بڵێ قەڵای ئێمەیە، دەهان هزار چەکداری بردووە سەر ئەو شاخانە چونکە کۆنگرە بەستێ. ئەوە لە ترسە، ئەوە هەمووی دلیلی ئەوەندەیە کە بێسیقەیی و ترس لە خەڵک بۆ یا شتێ دەکە. باش کاک مەکی، ئەوەی کە دەوترێت سەبارەت بە دەسەڵاتەکانی نێچیروان بارزانی و هەروەها شێوازی مامەڵەکردنی مەسرور بارزانی دەوترێت نێچیروان بارزانی تا ڕادەیەک دەسەڵاتەکانی وەک بەڕێزیشت باست لێوە کرد شێوازی مامەڵەکردنی نەرمترە لە چاو مەسرور بارزانی بۆ پێی کە مەسرور بارزانی لە ڕابردوودا بەرپرسی یەکێک لە سلکە ئەمنیەکانی نێو پارتی دیموکراتی کوردستان و هەروەها سلکەیەکی ئەمنی دیکە بووە کە دەوترێت و پێتان وایە لە دوای ئەمە کە دەوترێت ئەگەر لە دوای ئەگەری نەمانی بارزانی باوک دەسەڵاتەکانی نێچیروان بارزانی چۆن دەبێت و دەسەڵاتەکانی مەسرور بارزانی چۆن دەبێت و ڕەوشی ئەمنی و هەروەها جگە لەوەش کە دەوترێت شێوازی مامەڵەکردنی مەسرور بارزانی چۆن دەبێت لە نێو حزبەکەیدا و سەبارەت بە ئەندامانی حزبەکەیان. یعنی من باسم کرد نێچیروان بارزانی لە مەسەلەی ئیدارەدانی حکومەت ینی سەرۆکاتی هەرێمیان لە ناو حزب من ناڵێم گەندەڵی نەبووە تاڵان نەبووە، نەخێر هەبووە ئەویش بەشێکی زۆری کە لە ژێر حکومڕانی نێچیروان بارزانی بووە. بەڵام ئەگەر ئێمە سەیری مەسائلی تر بکەین، مەسائلی سیاسی و مافی مرۆڤ و زیندانی و تر ئەم بابەتانە دەبینین
تا حدێک نێچیروان نەرمتر بووە، یعنی وەک مەسرور نەبووە، چونکە نێچیروانیش ئەگە سەیری ژیانی بکەی هیچ سەرپەرشتی هیچ دەستگایەکی ئەمنی نەکردووە، بەڵکو هەموو وەختێک هەوڵی داوە لەناو حزب بێ و حکومەت بێ و ئیتر لەم بابەتەنە. بەڵام مەسرور بارزانی هەر هاتە کوردستان چوونە و پاراستن دژە تێرۆری دروست کرد، یعنی ئەم بابەتانەی دروست کرد، توای لەکرد کە کردێتە کەسێکی زیاتر پۆلیسی. یعنی دوای مردنی بارزانی ئەوە بۆ چوونی خۆمە من دەڵێم هەموو شتێک تەواو بووە، مستەقبەلی پارتی بەدەست کوڕەکانی مەسعود بارزانیدا، چونکە تەواویان کردووە، لێی بوونەتەوە، هەموو شتێکیان حازر کردووە و تەواو ئەمە نزیکەی 7 ساڵە ئیش دەکەن. یەکێتی و پارتی یەکێتی ببوورە هاوسەرکەکانی یەکێتی کێشەکان ئەوە 2 ساڵە، بەڵام پێش وەخت حازریان خۆیان بۆ ئامادە نەکرد بوو، شتەکە لە پڕەوە تەقیەوە، بەڵام پارتی بەزانەبوون دەکە شتەکانی حازر کردووە. دوای مەسعود بارزانیشی کوڕەکانی دەمێنن، چونکە ئێستا کە دەبینین هەموو شتێک بەدەست کوڕەکانیەتی و بەدەست نێچیر نییە. و من ناڵێم ئەگەر شتێکی تر ڕووبدەن ینی هەڵپشتێکی دەولی هەبێت، چونکە ئەگەر ئێمە سەیری دەوروبەر بکەین و دەوڵەتە جیهانیەکان بکەین، نێچیروان وەک ڕووی سیاسی مەقبولترە لە کەسێکی وەک مەسرور بارزانی کە هەموو وڵاتەکانی جیهان داوایان کرد چالاکوانان و ڕۆژنامەنووسانی بادینان ئازاد بکەن، بەڵام ئەو بە عینادی خۆی و کە لە ڕقی خۆی وتی بەر نادەم. بەڵێ کاکەمەکی لە دوای ململانەکانی نێوان پارتی خودی خۆی 12 ساڵ کۆنگرە بەڕێوە نەچوو، لە دوای 12 ساڵ ئەمە 14مین کۆنگرەیەکە ئەنجام دەدرێت. و بۆچی لە کاتێکدا هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستان کە دەبوو ئەنجام بدرایە بەڵام ئەنجام نەدراوە، هەروەها حزب دەسەڵاتدارەکان بە تایبەت پارتی دیموکراتی کوردستان باسییان لەوە کرد کە لە ئێستادا ناتوان ئامادەکاری بکەن بۆ هەڵبژاردنەکان، بەڵام بۆچی لە دوای 12 ساڵ توانیان ئامادەکاری بکەن بۆ 14مین کۆنگرەی پارتی دیموکراتی کوردستان؟ ئەڵبەت ئێمە هەمومان دەزانین ئامادەکاری بوو کۆنگرە جیاوازە لە پەرلەمان، ئەوەی پەرلەمان بەداخەوە ئەگەر یەکێتی لەگەڵ یەکێتی و گۆران شەریک نەمان لەگەڵ پارتیە، پارتی نەدەیتوانی ئەو هەڵبژاردننی پەرلەمان دوا بخات. ئەوانە بەداخەوە هەرسی حزبی دەسەڵات کە یەکێتی و پارتی و گۆران متفق بوون لەسەر ئەم خاڵە، یعنی گۆران پێی خۆش بوو، چونکە وەک شانسێکی زۆر گەورەی بوو ساڵێکی تر لەناو پەرلەمان ببێنێ بە 4-5 کەسەوە، چونکە خۆشی باشی دەزانێت هەڵبژاردین داهات و لەوانەیە کورسیش نەبە. یەکێتیش هەمان شت خودتان دەزانن، هەمومان دەزانین مەساڵحیان لەگەڵ پارتی ئەوەندە تێکەڵ بووە، زۆر شت بە پێکەوە دەکەن و ئین دەکەن. بۆیە من دەڵێم ئەوەی پەرلەمان هەمووی هێزی پارتی نەبووە، بەڵکو موافقەتی ئەو دوو حزبە بۆ پێشیان خۆشە ساڵێکی تر نەکرێت، ساڵێکی تر بۆ شێوازە بەڕێوە بچن بۆ ئەو خۆیان ماندوو بکەنەوە. ئەگەر پێیان بکرێت ئەیکەنە 2 ساڵ و 3 ساڵی تر، ئەگەر پێیان بکرێت ئەسڵەن هەڵبژاردنی پەرلەمانیش داکەن، چونکە ئەوان دەزانن هەموو جارێک ئەبێ فرت و فێڵ بکەن، ئەبێ تەزویر بکەن، ئەبێ پارە بدەن، ئەبێ وا بکەن، چەند ساڵێک تاخیر بێ بۆ ئەوان باشترە. بەڵام ئەوەی کۆنگرە ئەبوایە بکەن، چونکە ئەو ئامادەکاری مەسعود بارزانی لەگەڵ کوڕەکانی بوو مەکتەب سیاسی و ئەندامانی سەرکردایەتی و جوگەکانی تری حزبی هەمویان ئامادە کردو. ئەمە پێ 6 ساڵە ئیتر ئەبێ کەسانی مەسرور بارزانی ئێستا لە مەکتەب سیاسی بن، کەسانی مەسرور بارزانی ئەبێ ئێستا لە سەرکردایەتی بن و ئەوانەی کۆن هەمووی یان بەشێکی زۆریان نەمێنن و بڕون، ئەوانەی کە تا ئێستش سەمغی ئەوەی پێوەستەر بە نێچیرن نەمێنن، چونکە دەبینین 6 مانگ جارێک 7 مانگ جارێک کوبنەوەیان دەکرد، بۆ کوبنەوە سەرکردایەتی پارتی نان دەکرد، بووی ئەوانەی مەکتەب سیاسی نان دەکرد، چونکە نانداویست نێچیر هەموو شتەکان بزانێ. مەسعود بارزانی لە بارەگەی خۆی بوو چی ئەویست ئەی کرد و بەبێ بگەڕێتەوە مەکتەب سیاسی، بریاری ئەدەواکەین واکەن و تەواو نادەهێشت ئەوانەی لەگەر نێچیر بە یاناچی بە شتانە بزانێت. بۆیە من دەڵێم دوشتی جیاوازە ئەوەی پەرلەمان و ئەوەی کۆنگرە، ئەوەی کۆنگرە یعنی زیاتر بوو